فستیڤالەکانی تایبەت بە سەری ساڵ و کریسمس و ئامانجی سەرەکی لەکردنەوەی ئەم فستیڤالانە لە کۆتایی ساڵ و هەروەها بەشداریکردنی بەرفراوانی خاوەنکاران و کۆمپانیا ناوخۆیی و بیانیەکان و کاریگەریان لەسەر بوژانەوەی بازاڕی هەرێمی کوردستان بە تایبەتی هەولێر تەوەرێکە کە من لەگەڵ میوانەکەم دلێر محەممەد بەڕێوبەری گشتی بەڕێبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەولێر گفتوگۆی لەسەرەکەم کاک دلێر ئەم کاتت باش پێشەوەی بچین لەسەر و بابەتە قسە بکەینەوێ بزانین ئەم ساڵ بۆ بۆنەی سەری ساڵ چه ئامادەکاریەکتان کردووە لە ڕووی گەشتیاری و پێشبینی چیشەکە؟ بەڵێ زۆر سپاس سڵاو لە بینەرانتان لە دەستپێکدا پیرۆزبایی ساڵیادی لەدایکبوونی حەزرەتی مەسیح لە خۆشکوبرانی کریستان دەکەم هیوام وایەکە هەموو ساڵانی داهاتوش هەر لە کەش و هەوایەکەوە ئارام وەکو کوردستانیان یادەکەیان بەرز بکەنەوە جژنەکانیان بەرز ڕابگرن. وەک دەزانن ئێمە کە لە هەر بۆنە و با بڵێن مەراسیمێک نزیک دەبینەوە کە مێژوویەکی هەیە یاخۆت چه سەری ساڵە جەژنەکانی دیکە و بۆنە تایبەتانەکان بێگومان هەوڵ دەدەین باشترشەوە ئەمەدەکاری بکەین. بەم بۆنەوە ئەمە لە دیوانی پارێزگای هەولێر بە سەرپشتەی جەنابی پارێزگار سەرجەم ئەو فەرمانگە و لانانەی کە وابەستن باتنی گەشتیاران کۆبوونەوەیەکمان ئەنجامدا هەم هەر لە بەڕێوەبان لە ئاسایشی بازگەکان لە کەرتی تەندروستی لە قایمقامە بەڕێزەکان ئەوە جگە لەلایەنی دیکە وەکو گەشت و گوزار و شوێنەکانی دیکە بۆ بتوان بە شێوازێکی زۆر باش ئامادەکاری بکەین بۆ هاتنی ئەو هەموو گەشتیارەی کە سەری ساڵان ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن بێگومان پێشبین دەکرێتن کە ئەو ساڵ بە ئامادەکاری کرایە ڕێژەکان بەرزتر بێتەوە بەهۆی ئارامێکە لە کوردستان لە ئاستەی باڵادا هەیە بچێت ینی هاتنی گەشتیاران ژمارە دڵخۆشکەریان لێ بکەوێتەوە. وەک دەزانن کە لای حکوومەتی هەرێمی کوردستان بابەتی گەشت و گوزار یەکێکە لە بابەتە زۆر زیندوەکان فەرمایشتی جەنابی سەرۆک وەزیران لە پێشەنگای مێتەکەی ڕوون و ڕەوان بوو یەکێک لەو فەرمایشتانەیە کە جەنابیان لە بابەتی گەشت و گوزار هەبوو پێوا بوو کە هەر شار و پارێزگایەک لە کوردستان تایبەتمەندی هەیە بۆ گەشت و گوزار گەشت و گوزارێک تایبەت بەخۆی هەیە بەڵام هەموو لایەنەکانی دیکەی کوردستان پارێزگاکانی کوردستان یەک خەسڵەت تێدا بەشدار و هاوبەشن ئەو خەسڵەتەش بریتیە لە خانەخوێی و خانەدانی و خانەدۆستی بۆیە ئەوەم وایە کە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان کەرتی تایبەت لەگەڵ ئێمە هاوڵاتیان دیکەش لەگەڵ ئێمە بەتەواوی ئامادەکاریانی کراوە توانی بێتمان ژینگەیەکی لەبار و تەندروست بەوە گەشتیارانە دروست بکەین کە بڕیار وایە بێنە هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری هەولێر لەگەڵ سەرنجیشاندا بێ پەیتا هاتنی شەپۆڵەکانی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان دەستی پێکردیە ئەمە جگە لەوەی کە ئێمە ئەو ساڵ تارگێتمان بۆ ئەو بووە کە ئەو بەڕێزانەی کە دەیانەوە گەشت بکەن لە سلێمانی لە دهۆک لە شوێنەکان دیکەی کوردستان بێنە هەولێر بۆ ئەوانی ژینگەیەکی لەبار دروست بکەن بنمونەش فستیڤالێکی تایبەت کە سەرۆکات شارەوانی هەولێر پێ هەڵساوە بۆی هەوڵمەندایە لایەنی هونەری کوردی کە لە پوری کوردی زیاتر پێشکەشی ئەو بەڕێزانەش بکەن کە وەکو ژمارەیەکی تایبەتی گەشتیاران لە شار و پارێزگاکانی دیکەی کوردستان ڕۆ لە شاری هەولێر دەکەن. باش ئەمساڵ هەڵمەتێکی چرتان دەست پێ کردووە بە شێوەیەکی گشتی ینی هەموو لایەنە پەیوەنددارەکان بەیەکەوە کۆمەڵە چالاکی و فستیڤال و ڕێوشوێنی ترتان گرتووەتە بەر ئەم چالاکی و فستیڤالانە تا چەند کاریگەریە بێ لەسەر ڕاکێشانی گەشتیاری زیاتر بە تایبەتی بۆ شاری هەولێر و بوژانەوەی بازاڕی شاری هەولێریش بێگومان جگە لە ڕۆیا و تێڕوانینی حکوومەتی هەرێمی کوردستان کە جەنابی سەرۆک وەزیران زۆر بە خەمخۆری وردیەوە دەوێتە ژینگەیەکی لەبار بۆ گەشتیاران دروست بێ هەروەها سەرمایە گوزارانیش لەولایەنەوە با بڵێن تاو با بڵێن کارەکانیان پارە پێ بدەن و هەوڵ بدەن کە دەرفەتی باش بڕاستن ئەمە جگە لەولایەنە میری و حکوومەیەکە هەیە لایەنێکی دیکەش دروست بێ بەڕاستی ئێستا هەولێر وەک شوناس و ناسنامە پێم وایە گەشتیاران خۆشیان لە هەولێری قبوڵ ناکەن کاتێ دێن دوایین ساتەکانیان لە ساڵێکدا بێنە هەولێر بە چالاکی کەم بە بارودۆخێکی کەم ڕازی بن وێ خواستی گەشتیارانیش کە دێنە شاری هەولێر لە ئاستێکی باڵادا ئێمەشی ناچار کردووەم وەکولانی حکوومەت زیاتر خەمخۆرانە بێنە مەیدان هەروها کەرتی تایبەتیش باشتر برە بەکارەکانیان بدەن هەر بۆیە ئەو ئەمەدەکاری ئەم ساڵ کە هەیە جەنابەت ئاماژەت پێدا لە ئاستێکی باڵاتر و جیاوازترە ئەو تەنها بۆ ئەوەیە هەڵکشانی خواستی زیاتری گەشتیارانە بۆ هەرێمی کوردستان و هەولێر بۆیە ئەو جۆرە فستیڤالانە کۆمەڵێک کاریگەری زۆر ئەرێنی هەیە ئەمە جگە لە سەرتا وەکو هێزی نەرم ناساندنی کوردستان وەکو ژێنگەیەکی لەباری گەشتیاری و تەنانەت با بڵێن کاردانەوەکانیشی لە دنیای سیاست و دەوڵەتداری داوانێک کە دێنە هەرێمی کوردستان دەگەڕێنەوە بێگومان ئەوان دەبینن کە هەرێمی کوردستان لە چ ئاستێکی باڵا حکومڕانی تێدا دەکرێتەوە خاڵێکی جار ئەرێنیە واتە ئەو پانتایەی بۆ چاویخۆیان دەبینن جیاوازە لەوەی کە دێن لە ڕێگای پلتفۆرمەکانی سوسیال میدیا یاخود لە ڕاگەیانێک کە ڕاگەیانەکە هاوسۆز نییە لەگەڵ هەرێمی کوردستان ئەوە لایەنێکی زۆر ئەرێنیە و پێم وە ئەرکی ئێمەش لەو لایەنە یەکجار قورس و
دیاریکراوە ئەوە لایەنێکیان لانی دووەمیان برەودان بە هونەری خۆماڵی و بەرەو پێشبردننی دەستی کاری خۆماڵی ئەوەیە چێتیکە لە تارگێتەکانی ئێمە ئەگە سەرستان دابێتدان هە لە فستیڤاڵی باغشار لە شاری هەولێر نزیکای 90 کوشک دیاریکراوە ئەو 90 کوشکە لەیان سەر و کاتی شارەوانی هەولێر دەرفەتی کاری ڕخساندی بۆ کۆمەڵە خەڵک بۆیە بێن لە بازارەکانی کوردستان بەرهەمەکانیان لە بەردەم گەشتیاران ساغ بکەنەوە هەر لە بابەتەکانی سۆڤینێر هەم لە بابەت ئەو خواردنانێک کە خواردنی کوردەوارین کاری دەستی کۆمەڵە گلانی دیکە کەوانش هەم بۆ خۆی لەلانی سەرمەگوزاریەوە گرنگە هەمیش وەکو گەڕانەوەی ئەو گەشتیارانی کە دەگەڕن و شوێنەکانی خۆیان لەوێ تەماشا دەکەن بەدەستی پڕەوە بەدەستی خاڵی ناگەڕێنەوە شوێنی بابلێن کە لێوە هاتوونە ئەمە جگەلەوەی بەڕاستی بەڕێکردنی دوای ساتەکانی ساڵ گرنگی خۆی هەیە گەشتیار کە دەڕواتە شوێنێک بێگومان دەیەوێ کەیفسازی بکاتن خۆشگوزەران بێتن ئەو لایەنە خۆشگوزەرانی چێکردەوەکارەکانی گەشتیار بۆی بگەڕێتەوە بڵێ لە ساڵی بەونە کۆتایی 2025 کاتی یادگە و بیرەوەریەکانی دەنووسێتەوە یاخود ئاماژەی پێداتن دڵ لە شاری هەولێر ئەوە جیاوازیەکان بوو ئەمە جگە لایەنانی فستیڤال با بڵێن کە 50 هونەرمەند لە فستیڤالەکە بەشدار بن لە کۆتایی ساڵیش ئیشاڵە دەبین بەیاری ئاگرینەکان ئاسمانی هەولێر چەندە ڕووناک دەبێتەوە لەوێ خەڵکانێکی یەکجار زۆر هەواڵ دەدەن لە ڕێگەی ئاسمانی هەولێر پلتفۆرمەکانیان بکەنە شاری هەولێر و یاری ئاگرینەکانی دیکەش بگوازنەوە لە لانی کەرتی تایبەت شۆ دنیایەک ئاهەنگی تایبەت لە هۆتێل و چێشخانە و لە کۆمەلگاکانی دیکە گەشتیاری بەڕێوە دەچن بۆ ئەوەی هەمومان بێ کۆیەک ئامانزمانی ئاماجەکەش ئەوەیە کە چۆن بتوانانی خزمەتی گەشتیاران بکەین باش کاک لێر من پێشەوەی لەگەڵ تو قسە بکەم ینی ئێمە چەند راپۆرتێکمانە بوو لەسەر ئامادەکاری ئەمنیەکان بۆ سەری ساڵ ئەمەوێ بزانم هەماهەنگی ئێوە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان بۆ مەبەستە چۆنە بە تایبەتی ژمارەیەکی زۆر لەو گەشتیارانە لە بازگە و سنوورەکانی هەولێرەوە داخڵی هەولێرە بن دێن چه ئامادەکاریەکتان کردو ئاسانکاریتان بۆ ئەوان چێت چونکە ڕەنگە هەنێ لە ساڵانی ڕابردووە لەو ڕێو شوێنانەی کە ئەگیرێتە بەربەرامبەریان گلەییان هەبوو بێت لە ساڵان زۆر سپاس بۆ پرسیارە بەڕاستی پرسیارەکە زۆر لە جێگەی خۆیتی بەڵام دەمە یەکشت بڵێم هەندێک بۆ چوون هەیە کاتێ لەلایەن خەڵک دروست دەبێتن ساڵ دوای ساڵ گۆڕانکاری بەسەردادێ بەڵام زۆر جارەوە پێ ناسانە وەکو مۆرکێک دەمێننەوە ئەگە سەرنجتان دابێ با بڵێن لە زۆرێک لە بۆچوونان سەبارەت بە بازگەکان بوو ئێستا ئاسایشی بازگەکانی هەرێمی کوردستان بەڕاستی لە ئاستێکی یەکجار باڵای پرۆفیشناڵەتی پێشوازی لە گەشتیاران دەکەن بۆیە هاتن بۆ شاری هەولێر ئاسانکاری تەواوی بۆ کرایە بۆ ئەوەی ئەو گەشتیارانە بە هیچ جۆرێک دووچاری ماندووبوون دەبێ هەندێک جار بۆی ئەو فشارە زۆرەی ژمارە زۆرێک کە گەشتیاران دێنە ناو شاری هەولێر بێگومان جۆرێک لە ڕاوەستان دروست دەبێتن بۆ نامە پێش بین دەکەین لە ڕۆژانی کۆتایی ساڵ لۆدەکە لۆدێکێک جار زۆر بێ قەرەباڵغێکی زۆر بێ ئەگە هەر چەندی ئاسانکاریش بکەیت زۆرێک لە قەرەباڵغی دروست دەبێت بەڵام ئەو قەرەباڵغیە بۆ ئەوە نییە کە خوا نەخواستە بربەست و ئاسانک بۆ گەشتیاران دروست بکرێت نا ئێستا جگە لەو پرۆفیشناڵەتی کاری خۆیان لە ئاسایشی بازگەکان هەواڵانی ئێمە لایەنێکی دیکەش بەڕاستی تێگەیشتنیشان بۆ پێشوازیکردن لە گەشتیاران هاوتەری بە لەگەڵ تێگەیشتنی منێک کە لە کەرتی گەشت و گوزار کار دەکەم چکەوان تێدەگەن کە هەرێمی کوردستان چۆن پێویستە پێش بخرێ لە سەرجەم لایەنە جیاجەکان ئەو فەرمایشتانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان و ئاماژەم پێدا یەکێک لە ڕاستپاردەکانی جەنابی سەرۆک وەزیران ئەوەیە ئێمە خزمەتی گەشتیاران بکەین جا ڕاستپاردەیە ئەگەر بۆ ئێمە هاتبێ وەکو گەشت و گوزار بێگومان بۆ لایەنەکانی دیکەی تەناهی و ئاسایشی بازگەکان بە بەردەوامی موجودە لایەنێکیان لانی دووەمیان حەز دەکەم شتێک بڵێم ئەو گەشتیارانەیە کە لە هەر یەکێک لە بازگەکانی هەرێمی کوردستان دێنە ناو شاری هەولێر و یاخود پارێزگاکای دیکەی کوردستان ئاسانکاری یەکجار زۆریان بۆ دەکرێت بۆ منێک کە خەڵکی کوردستانم ئەگەر بڕۆمە دوهۆک بڕۆمە شوێنێکی دیکە لەوەیە بازگەکان هەندێک جار وەکو لایەنی ڕۆتینی خۆیان چەند پرسیار و ڕاستپاردەیەکیان هەبێ بەڵام ئەو گەشتیاران تەنها لە یەک دەروازە کە هاتنە ناو هەر شارێک شارەکانی کوردستان ئیدی بەو هاتنە بە هیچ جۆرێک ڕناگیرن ئاسانکاریەکان لە ئاستێکی باشە بەڕێز دلێر محەممەد بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەولێر سپاس بێت.